کاتژمێر 12 شەو بەدواوەیە و دیمەنی تاریکی ناحیەی تەکێ سەر بە قەزای چەمچەماڵە. هاوڵاتیان لە بری ئەوەی لە جێی نووسن و پشوودا بن، گەرما بڕستی لێ بڕیون و هاتوونەتە کۆڵان و چاوەڕێی هاتنەوەی کارەبان. خراپی خشتەی دابەشکردنی کارەبا لە ناحیەی تەکیە، بە تایبەتی لە شەواندا دانیشتوانەکەی نیگەران و تووڕە کردووە. هەر کارەبا هەر نییە، کارەبایە زۆر خراپ، ئەمە پێشەشەوە لێ کردووە، مناڵمان هەیە، خەڵک نەخۆشی هەیە، من مناڵی دوومانگانم هەیە لە سەعات 12 دایکیوە باوشێنێکە، ئەمە کەی وەزعە، مناڵی دوومانگانم هەیە، مناڵی ترم هەیە، بەخوا خۆمان باوشێنیانەکەەوەتەوە ئەمە تا نەخەوتووە ئەلێ گەرمای ئەلێرە لە باوش باخەوتە بوو بەخوا ئێستا. بەخوا ئەمەی هینانکردنی خەڵگەکەیە و واز لە خەڵگەکە بێن و خەڵگەکە بڕۆین هەرگە جێگا نییەگە خەڵگە جێگای بەخبران باوکم خەڵکی وەیە ڕۆ ئەمەکی کارەبادانە ئەم سعادیەکیشەوە هەموو ماڵ و مناڵ لە ماڵە خۆت و سعادیە کارەبا بدەێت خۆ باومە کارەبادانە باشە بۆ سعات 12 کاکە بۆ سعات دە ناماندنەوە هەر بیبرن باوکم سعات دە سعات 11 ئەلەقل بماندنەوە سعات 11 سعات دە بماندنەوە با نێچێتە سعات 12 و یەکی شەو و دوو شەو بەرەبەرە کەمێکن و چەند سێ ڕۆژ پێش سعات 12 ئەیاندایەوە ئێستا دوێنێ ئێوارەکردیان 12 نیو ئەم شەوە بۆ یەکە ڕۆ ئیتر بەرەبەرە کەمێکن لەوانە بچێتە سعات 2 3 ئەوەی کارەباکمان بدەنەوە ئەمە حاڵ نێ بەڕاستی خەڵکی تیا ئێوەش دەنگ ناکەین ئەوانش بۆ خۆیان بۆیان چۆتە سەر بەڕاستی 700 میگاوات کارەبا دەن بە عێراق ئەیفرۆشن بەڵام 700 میگا کارەبا نادەن بە ئێمە وڵا حەلی ئەوەیە ئەم خەڵکە هەستی لە چەمچەماڵ و جادە بگرین تاچینە تازوز ئەم ئیدارەی حوزەی چەمچەماڵە بە جادەگە بگرین کاک کارەبامان نایە بە ئەم سیارە لێرە و نامژۆ نەکەن ناین یەک تڕێ لە جنوب بوو بێت ئەگە بە قسەی منێگەن بۆ خوای بەیانی سعات 8 جادەکاگرن. چالاکێکی مەدەنی دانیشتووی ناحیەی تەکیە پێی وایە چارەسەری کێشەکە هێندە قورس نییە کە دانیشتوانی ناوچەیەکی بەرفراوان بکەونە ناڕەحەتیە و پێشی وایە غەدر لە ناحیەی تەکیە دەکرێت. بەداخەوە خۆی لە ئێستای سیستەمی کارەبا وایە کە کارەبای ڕئیسی کاتژمێر دوای 12 ببێتەوە پێشتر کارەبای مۆلیدەیە بەڵام بەداخەوە ماوەی چەند شەوێکە لە کاتی گۆڕینی کارەباکەیە کارەبا زۆر دواکەوێ یعنی من پرسیاری ئەوواکەمایە ئەم لێبڕینە ناتوان بکەنە کاتێکی ترەگەر بە ڕۆژ بێواچێ بۆ خەڵکی ئاسانتر بێ بەڵام ئەوەی کە ئێمە ئاگادارین بەشێک لە شار و شارۆچکەکانی دەرەوەی پارێزگاکان کراون بە قوربانی لەبەرەوەی سیستەمی کارەبای 24 کاتژمێری کە باسەکرێ دەیانەوێ ئەوە گرنگی پێ بدرێ بەڵام بەشێک لەم کارەبانی کە ئەکەونە دەرەوەی شار لێبڕینی لێکرێ گەرنا بە پێی جەدوەل دەبێت لە دوای بڕینی کارەبای مۆلیدا کارەبای ڕئیسی بێت. پەیام بۆ وەرگرتنی لێدوانە سەرکێشەکە سەردانی فەرمانگەی کارەبای ناحیەی تەکەی کرد لێپرسراوی فەرمانگەکە بە بیانی و نەبوونی دەسەڵاتی قسەکردن ئامادە نەبوو لە دوام بدات بەڵام زانیاری ئەوەی پێداین کە لەمە دوا شەوانە تا هاتنەوەی کارەبای نیشتیمانی مۆلیدەکان کار دەکەن. قەیرانی بەردەوامی دواکەوتنی موچە و خراپی دۆخی ئابووری خەڵک بەگشتی جیا لەوان کەمی ئاو و وزەی کارەباش ژیانی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵی زیاتر سەخت کردووە دەسەڵاتی ماوە بەسەر سوش وەک هەمیشە لە چارەسەر بێباکە. ڕێبین محەممەد کەناڵی پەیام ناحیەی تەکیە.